30 مەتر لەژێر شاری کۆبانی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هێزەکانی دیموکراتیکی سووریا بە وردی سنووری تورکیایان لەژێر چاودێریدا بوو. لە یەکێک لە تونێلەکانی سەر بەم هێزە شاشەیەکی گەورە 16 کامێرای چاودێری بە ئەفسەرەکان نیشان دەدا لە کاتێکدا دیوارەکانی ژوورەکە بە ئاڵاکانی هێزەکانی دیموکراتیکی سووریا و چەکی کڵاشینکۆڤ ڕازێنرا بوونەوە. ئەوان بوێری دەرچوون لە تونێلەکانیان نییە چونکە نیگەرانی ئامانجگرتنیانن لەلایەن درۆنەکانی تورکیاوە کە لە ئاسماندا دەفڕن. ئەوان لە تۆڕە ژێرزەمینیەکاندا بە پێ لە نێوان دامەزراوەکان جێگۆڕکێ دەکەن و لە دەواازەکانەوە کە لە باڵەخانە ئاساییەکاندا شاردراونەتەوە دەردەچن. زۆربەی هێزەکانی ئێمە ئێستا لە تونێلەکاندا جێگیر کراون. کاتێک کە تورکیا دەستی بە هەڕەشەکردن لە ئێمە کرد، ئێمە چووینە ژێر زەوی. ئەمە لەلایەن زێناڕین کۆبانی فەرماندەی ناوچەی فڕات لە هێزەکانی دیموکراتیکی سووریا ڕاگەیەنرا. کاتێک کە گروپی ئیسلامگەرای سووریا هەیئەتی تەحریری شام لە 8 دەسەمبەری ساڵی ڕابردوو ڕژیمی ئەسەدی ڕووخاند و دەسەڵاتی گرتە دەست، هاوسەنگی هێز کە بۆ چەندین ساڵ لە سووریا پارێزرا بوو لە ناوچوو. هاوسەنگی هەستیار لە نێوان هێزەکانی دیموکراتیکی سووریا کە لە پشتگیری ئەمریکا بارەمەند بوون و هێزەکانی دژبەری سووریا کە لە ژێر پشتگیری تورکیادا بوون تێکچوو و بەرەکانی کە لە ساڵی 2019 زاینیەوە ئارام بوون دیسان گڕیان گرتەوە. بە دوای ئەم گۆڕانکاریانە هێزەکانی دیموکراتیکی سووریا لە شاری منبج لە باکووری سووریا پاشەکشەیان کرد و لە بەنداوی تشرین کە ناوچەیەکی گرنگە لە نێوان ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی دیموکراتیکی سووریا و گروپەکانی ژێر پشتگیری تورکیا پێکدادانی ڕۆژانە ڕوویدا. ئەم بەنداوە کارەبای ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی خەڵکی کورد دابین دەکات. زیناڕین کۆبانی دەڵێت ئەم بەنداوە یەکەم هێڵی بەرگری ئێمەیە. ئەگەر دوژمن ئەوە بشکێنێت ڕێگا بۆ داگیرکردنی تەواوی ناوچەکە دەکرێتەوە. ئێمە لە شەڕی دژی داعش 14,000 کەسمان لەدەستداوە و ئەم ناوچەیە لەدەست نادەین. لەم شەڕەدا شتێکی زیاتر لە پاراستنی ناوچەیەک لە گۆڕێدایە. پرۆژەی سیاسی 10 ساڵەی کە کۆتایی بە سەرکوتکردنی کوردەکانی سووریا هێناوە ئێستا لە مەترسیدایە. ئێستا دایک و باوکان دەتوانن ناوی کوردی لەسەر منداڵەکانیان دابنێن و بە زمانی خۆیان لە قوتابخانەکان بخوێنن، مافێکی بنەڕەتی کە لە ماوەی 53 ساڵی حکومڕانی ئەسەددا لێیان زەوت کرابوو. شەڕی هێزەکانی دیموکراتیکی سووریا لەگەڵ گروپەکانی ژێر پشتگیری تورکیا سەخت و قورس بووە. کۆبانی دەڵێت تاکتیکەکانی شەڕی هێزەکانی سووریا لە 2 مانگی ڕابردوودا گۆڕاوە و لە شێوازی سەربازی تورکیا نزیکتر بۆتەوە. لە کاتێکدا گروپەکانی سووری لە ژێر پشتگیری تورکیا لە سەر زەوی دەجەنگن، درۆن و فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ئاسمانەوە پشتگیریان دەکەن و ئامانجەکان دوورتر لە هێڵی پێشەوە دەکەن ئامانج. دامەزراوە ژێرزەمینیەکانی کوردەکان بەڕادەیەک پێشکەوتووە کە دەتوانن هەزاران شەڕوان لە خۆیاندا جێبکەنەوە. بنی تونێلەکان کاشی کراوە، کونەهەواکان ئۆکسیجن لەسەر زەویەوە بۆ ناوە دەهێن و وایفای دەرفەتی بەڕێوەبردنی ئۆپەراسیۆنەکانی جەنگی لە ژوورەکانی کۆنتڕۆڵ لە 10 هۆم لە ژێر زەوی فراهەم کردووە. ئەم تۆڕە تونێلیە بە هێزەکانی دیموکراتیکی سووریا ڕێگەی داوە تاکتیکەکانی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی هێرشە ئاسمانیەکانی تورکیا بگۆڕن. شەڕوانەکانیان لە تونێلەکان بۆ گواستنەوەی خێرا سوود وەردەگرن، لە پشتی هەڵەکانی دوژمنەوە دەردەکەون، هێرشێک ئەنجام دەدەن و دووبارە بۆ دەواازە شاراوەکانیان دەگەڕێنەوە. لە کاتێکدا شەڕ بەردەوامە، دانوستان لە نێوان سەرکردەکانی هێزەکانی دیموکراتیکی سووریا و حکوومەتی نوێی سووریا لە دمێشق دەستی پێکردووە. لە سەرەتای ژانڤیا، ژەنەڕاڵ مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی دیموکراتیکی سووریا لەگەڵ ئەحمەدە شەرع سەرکردەی پێشووی هەیئەتی تەحریری شام کە ئێستا سەرۆک کۆماری سووریایە دیداری کرد. بەڕێز عەبدی ئەم دیدارەی بە ئەرێنی وەسف کرد و گوتی کە هەردوو لا لەسەر بنەماکانی گشتی گەیشتوونەتە ڕێکەوتن و دوو لێژنەی تەکنیکی بۆ هەماهەنگی کاروباری سەربازی و ناسەربازی لە نێوان دمشق و هێزەکانی دیموکراتیکی سووریا پێکاتوە. ئەو زیادی کرد ئێمە ڕێککەوتین کە بەشێکین لە سووریا و دەمانەوێت سووریا یەکپارچە بمێنێتەوە.
لەگەڵەوەشدا حکوومەتی سووریا داوای هەڵوەشاندنەوەی هێزەکانی دیموکراتیکی سووریا و تێکەڵبوونی لەگەڵ وەزارەتی بەرگری سووریا کردووە. لە کاتێکدا هێزەکانی دیموکراتیکی سووریا خوازیاری پاراستنی خۆبەڕێوەبەری ڕێژەیی لەژێر دەستورێکی نوێ و نامەرکەزیدایە. لە هەمان کاتدا فشارەکانی نێودەوڵەتی لەسەر هێزەکانی دیموکراتیکی سووریا لە حاڵی زیادبووندایە. مەترسی دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لەژێر حکوومەتی ترامدا هەڕەشەیەکی جددیە بۆمانەوەیان. ویلایەتە یەکگرتووەکان نزیکەی 2000 سەربازی لە سووریا هەیە. بوونی ئەم هێزانە وەک هۆکارێکی ڕێگر لە بەرامبەر هێرشی تورکیا یان سووریا بۆ سەر ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی کوردەکان کاریگەر بووە، بەڵام بڕیارە ناکاوەکانی ترامپ لە ڕابردوودا وەک دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە سووریا لە ساڵی 2019 زاینی پاش گفتوگۆیەک لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان بۆتە هۆی نیگەرانی کوردەکان. لە کۆبانی ئەگەری هێرشی نزیکی تورکیا فەزای شارەکەی بە توندی پڕ کردووە لە ئاڵۆزی. لە دەوروبەری شارەکە هێرشە ئاسمانیەکانی تورکیا بە شێوەیەکی بەردەوام ئەنجام دەدرێن. بازاڕی سەرەکی شارەکە داپۆشراوە بۆەوەی ڕێبواران لە دیدی درۆنەکانی تورکیادا لە ئەماندا بن. هێرشەکان بۆ سەر بەنداوی تشرین و ژێرخانی تری ناسەربازی بۆتە هۆی بڕانی ئاو و کارەبا بۆ چەندین ڕۆژ. ئازیزان، ئەوەی گوێبیستی بوون پوختەی راپۆرتی ڕۆژنامەی گاردیان چاپی ئینگلیز بوو سەبارەت بە ڕۆژاوا کوردستانی سووریا.